جوانترین سڵاوتان لەبێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی خۆی بۆ پامەکەی مەسعود بارزانی سەرۆکێرەمی کوردستان لەبارەی پرۆژەی دەستور و ڕاگەیاند کە دوێنێ خستە ڕوو. ئازاد جوندیانی وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە پامەکەی سەرۆکێرەم لەسەر پرۆژەی دەستور بە ماڵپەڕی مەڵبەندی سلێمانی حەزبەکەی ڕاگەیاند ئەو ئەنگاوی سەرۆکێرەم دەبێتە هۆیەوەی هەموو لایەنەکان لەسەر مەسەلەی دەستور لە ڕێگەی گفتوگۆ بگەنە دۆزینەوەی ڕێگەچارەی گونجاو. با مەبەستی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ وڵاتەکان کاتژمێر 8 ئەمبارانێ بە کاتی تاران دەرگاکانی دەنگدان باڕووی هاوڵاتیان ئێراندا کرایەوە کە زیاتر لە 50 ملیۆن هاوڵاتی مافی دەنگدانیان هەیە. دوای ماوەیەکی کەمیش لە دەستپێکردنی پرۆسەکە عەلی خەمینی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەنگی دا و داوەشی لە هاوڵاتیان کرد بە چڕی بەشداری لەو پرۆسەی دەنگدانەدا بکەن. پارێزگاری دیالە داوای لە کوتلە و لیستەبراوەکانی هەڵبژاردنەکان کرد لە پێناو پێگەێنانی حکوومەتێکی خۆجییدا سازش بکەن. هۆشداریشیدا لە زیانەکانی دواخستنی پێگەێنانی و حکوومەتەوە. ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا عومەر حومەیری ڕاگەیان ژمارەی سیاسەتمەدار هەن بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان دەخەنە پێش بەرژەوەندیە نیشتیمانیەکانیەوە و هیچ گرنگیش بە کاردانەوەی هەڵوێست و کارەکانیان نادەن. داواشی لە کوتلە و لیستەبراوەکانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای دیالە کرد با مەبەستی پەلەکردن لە پێگەێنانی حکوومەتێکی خۆجییی سازش بکەن. سەرچاوێکی پۆلیسی پارێزگای نینەوە ڕایگەیاند دوێنێ سولنجەفی پارێزگای نینەوە جارێکی تر لە هەوڵی کوشتن ڕزگاری بوو کە بەوەیەوە 2 کەس کوژراون و 6 کەسی دیکەش بریندار بوون. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کرد کە هەوڵەکە لەلایەن کەسێکی خۆکوژ و لە ڕێگەی بۆمبێکی چەندرا و ئۆتۆمبیلێکی بۆمبەشکراوە بووە لە خۆرڵاتی شاری مووسڵ و تیشی تاقیدەوەکان لە کاتێکدا بۆ کانوجێفی لە کۆبوونەوەیەکدا بووە لەگەڵ کۆمەڵێک ئەندازیاری پارێزگاکەدا. لە کۆبوونەوەیەکدا کە لەلایەن ئەنجومەنی ئامانگی ئیسلامی گیانی دوێنێ شەو لە شاری قاهیرە لە میسر بەڕێوە چوو نوێنەری 76 کۆمەڵە و ڕێکخراوی ئیسلامی داوایان کرد بە گیان و پارەوچەک پشتگیری لەگەڵی سووریا بکرێت تا لە دەستڕژێمی تایەفی و خوێنایی بەشار ئەساد ڕزگاریان بێت. لە بەیاننامێکیشدا زانایانی ئەنجومەنەکە دەستوەردانی ئێران و حەزبوڵان لە سووریا با جەنگێکی ئاشکرا دژ بە ئیسلام و سەرجەم موسڵمانانی جیهان لە قەڵەمدا داوەشیان لە شۆڕژگەڕەکانی سووریا کرد بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن و لە جیاوازی تایەفی خۆیان بەدوور بگرن. با مەبەستی یارمەتیدانی عێراق لە دەرچوونی لە ژێر سەرجەم ڕگەکانی بەندی حوتی نەتەوەیەکگرتوەکان وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند کە حکوومەتی بەغدا بەنیازە لە ماوەی داهاتوودا وتوێژەکانی لەگەڵ وڵاتانی پێنجکۆیەک و ئەندامی هەمیشەیی سەرجەم ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی شڕ بکاتەوە. وەزارەتەکە لە بەیاننامەیەکدا ڕوونی کردەوە شارجێباری وەزیری دەرەوەی عێراق دوێنێ لەگەڵ ڕۆبەرت ستیڤن بیکرۆفت باڵوێزی ئەمریکا و سایمۆن کۆلیز باڵوێزی بەریتانیا لە بارگەی دیوانی وەزارەتدا کۆبەتەوە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامەران.